بەڵێ لە ڕاپۆرتێکە بینیمان کە نووسەران و ئەدیبان وانەی کە تەنانەت سیاست مەدارانیشی تێدا بوون لە باسکردنی ئەو ڕۆمانە جا ڕۆمانەکە ڕۆمانێکی ئاسایی نییە وەک هەر ڕۆمانێکی دیکە چیرۆکی کەسێک بێت یان چیرۆکی سەرگوزەشتەی بۆ نمونە دوو خۆشەویست بێت بەڵام ئەمە جیاوازە سەرگوزەشتەی کوردانە سەرگوزەشتەی خۆشەویستێکە بەڵام ئەم خۆشەویستە خۆشەویستی نەتەوەیە جا پۆڵا سعید لە ڕۆمانی خەندەی برد پێشنیازی ئەوە دەکات کە داهاتوویەک بهێنی نەبەرچاوی خۆمان کە تێیدا کوردستان سەر بەخۆیە و کورد خۆی حکمی خۆی دەکات خاوەنی وڵاتێکە کە دادگەری و یەکسانی و ئازادی تێدا پراکتیزە دەکرێت. هەکار هەر دوێنێ بوو کە لە هەولێر کوڕی تاوچۆکردن و خوێندنەوە بۆ ڕۆمانی خەندەی بەرد کە لە 3 بەرگ پێکاتوە و بڕیاریشەکە بەرگی چوارەم ئەوش بکێتەوە بەردەستی خوێنەرانی ئەوی کە 3 بەرگەکەی خوێندۆ بێگومان چاوەڕوانە کە بەرگی چوارەمیشی بگاتە بەدەست ئێمە ئەمانوێت لەسەر ئەم ڕۆمانە چۆن کاری تیاکراوە ئامانج لێی چییە ئەم ڕۆمانە تا چەندە گرنگە لەگەڵ خودی نووسری هەمان ڕۆمان گفتوگۆ بکەین کە میوانمان پۆڵا سعید نووسەر و ڕۆمان نووسە بەخێرات نەکەم بۆ ستۆدیۆ بەخێربەی سەر باش مامۆستا پۆڵا بەخێربێ باش و پڕ لەوزت بۆ سپاس بۆ بەڕێزیشتان هەمانشەوە زۆر سپاس لە ئەگەر لەوە دەست پێ بکەین ناونیشانی ڕۆمانەکە ناونیشانێکی سەرنجڕاکێشە و ناونیشانێکی فەلسەفیات پێویست بەوەیە خوێنەر تێدا قوڵ بێتەوە بۆچی خەندەی بەردت هەڵبژاردووە لە ڕۆمانەکەت بەڵکو ناونیشان لە ڕاستیدا بۆ من تێڕوانینێکی دەروونناسیانەیە نەک فەلسەفیانە لە گردووندا هەموو شتێک خاوەنی ڕۆحە هەموو شتێک هیچ شتێک نییە مردوو بێت بەگشتی لە جیهاندا بەرد وەکو مردوو ئەگەر بشگەڕێنەوە بۆ خودی هێگل کە قسە لەسەر بێڕۆحێکەکە بەرد بە نمونە دێنێتەوە بەڵام ڕاست نییە بەرد پڕی ئەنەرگیە پڕی وزەیە خاوەنی ڕۆحە خەندەی بەرد لە ڕاستیدا خۆمم من هەمیشە خەندە لەسەر لێوەکانمە من هەمیشە پێەکەم بەڵام لە ناخمدا مرۆڤیش خەمبارم واتە من لە پێناوی دڵخۆشکردنی بەرامبەرەکەمدا هەمیشە ڕووم خۆشە ئەمە بە پرۆسەیەکی گەشەی دەرونی پێشینەی منداڵیدا تێئەپەڕێ و دروست ئەبێ ئێمەی کورد لە کۆمەلگەی کوردیدا بەردەوام تێ هەڵدراوین شکێنراوین چەوسێنراوینەتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمیشە لێو بەخەندین هەمیشە دەم بە پێکەنینین ئێستا ڕاکێتێ بدا بە و ماڵەی دراوسێمانە ئازار و ئەشکەنجەیەکی زۆرە چێژین بەڵام سپێنێ ئامادەیم بچین بۆ سەیران ئەمە بەواتای وێڕا ئەوەی ئێمە لە ناخدا بریندارین خەمبارین لەگەڵ ئەوەشدا هەمیشە بە ڕووی خۆشەوە بەرەو ڕووی ژیانە بینەوە کورت و پوخت بۆ من ئەمە پێناسێکە بۆ خەندەی بەرد ئەمە بەستەوەی لە ناو کۆمەڵگەی کوردی ئەم حاڵەتە هەیە چونکە بۆ خۆ جەنابەت سایکۆتراپیشیت دەتەوێت بڵێ کۆمەڵگەی کوردی ئەوەندەی نەهامەتی بەسەر هاتووە لەگەڵ ئەوەشە ئەژی لەلایەکەوە نەهامەتی بەسەر دێ بەڵام بیری ناچێت کووردە بیری ناچێت بیر لەسەر بەخۆی کوردستان بکاتەوە بیری ناچێت بژی پێ بکەنێ دووبارە وڵاتەکەی ئاوادان بکاتەوە مەبەستت ئەوەیە باڵێ بەدڵنیایی هەموو یەکێک لە ئێمە خەندەی بەردە بۆ خۆی بەڕێزت بەڕێستان خەمێک لە ناوتانە هەیە بەڵام لەگەڵەوەشتا لێو بەخەندن بەرەڕووی هەموو کەسێکە بنەوە ئەمەش بەواتای زاڵبوونە بەسەر ئەو بارودۆخەدا کە تۆ ئێستا و ئالێرەدا تی دەژیت یاخود لە ڕابووردا تی ژیاویت بەڵام هەوڵەدەی لە ئێستا و ئالێرەدا دڵخۆش بیت باشە ئەمستا پۆڵا ڕۆمانەکەت پێم وایە ڕۆمانێکی بەشێکی خەیاڵیە لەو چیرۆکێک کە دروستت کردو نووسیوتە لە ڕۆمانەکە ئەمە وەکو خەونێکی کوردانە نووسیوتە یاخود وەکو نووسەرێک دەکری ئەمانە وەکو فیلمێکیش دوازەر سوودی لێ ببینێ چۆن لەسەر خەیاڵ کارت کردووە خەیاڵ وزەیەکی زۆر زۆر داهێنەرە خەیاڵ داینەمۆی هەڵسوڕێنەری دروستکردنی ڕیالیتێتە ڕاستی ئەوەی بە عەرەبی فێڵێن واقع تۆ بەبێ ئەم فەنتازیایە ناتوانیت ئایندێک دروست بکەیت ناتوانی گۆڕانێک دروست بکەیت
فەندازیا هەمیشە داینەمۆیە هەڵسوڕێنەرە ئێمە بوونەوەرێکی زۆر سەرنجڕاکێشین وەکو مرۆڤ بەشێکین لە گردونیش بەشێکە لە ناو ئێمەدا ئێمە بە جیاواز لەگەڵ هەموو بوونەوەرەکانی تری زەویدا خاوەنی کۆمەڵێک ئامڕازین لە مێشکدا کە دەشێت بوونەوەرێکی تر نەیبێ سەگێ پشیلەیە کۆترێک وێڕا ئەوەی زۆرینەی لێکچوون لە ناوماندا هەیە لە مێشکی مرۆڤدا ئۆرگانێکی بچکۆلانە هەیە بە قەت دەنکە زەنگیانەیەک پێوترێ ئێپیفیوسە لە ڕێگەی ئەم ئێپیفیوسەوە ئێمە ئەگەین بەوەی کە هەمیشە خاوەنی فەنتازیایەک بین هەمیشە داببڕێن لە ئێستا و ئالێرەدا کە کۆمەڵێک خەممان هەیە بگەڕێنەوە بۆ ناو خودی خۆمان لە ناو ئەم خودی خۆمانەدا ئایندەیەک بینینە بەرچاوی خۆمان ڕۆژگارێکی دیکەی تر بینە بەرچاوی خۆمان لە ڕێگەیەوە ئێمە تووشی ئەوە ئەبین کە بە وێنە ئایندەی خۆمان ببینین هەر کاتێک من تۆ هەرێکێکی دیکەی تر ئایندە ئەهێنێتە بەرچاوی خۆی چاوەکانی داخست توانی بە شێوەیەکی سینەمایی کۆمەڵێک وێنەی ڤیددیۆیی ببینێ کە لە ئایندەدا چۆن ئەژی ئەبێتە ڕیالیتێت ئەمە خەیاڵ نییە ئەمە بەزانست ئەسەلمێنرێت ئەوەی کە من لێرەدا لە خەندەی بەردا گرنگی پێ ئەدەم بریتە لەوەی ئێمە هەمومان سربەخۆ خوازین هەمومان حەز ئەەکەین ئازاد بین سربەخۆ بین ئایندێکی باشمان هەبێ بەڵام ئەم بیرکردنەوەیە ئاگامەندانە نایکەین ماوەیەکی کورتە ئیتر دوای بیری لێ ناکەینەوە واتە ئێستا ئێمە لە ئێستا و ئالێرەدا بیر لە سربەخۆی ئەەکەینەوە هەرۆندە ستودیۆکەمان بەجێشتە بیر لە سربەخۆی ناکەینەوە بەڵام خاڵی گرنگ لێرەدا ئەوە ئێمە بە بەردەوامی بیری لێ بکەینەوە کاتە گرنگی بوونی ڕۆمانێکی لەم شێوەیە کە باسی ئەو ناڵێن خیاڵ ئەڵین باسی ئەو واقعاکە کە ڕۆژێ دێتە دی سربەخۆبوونی کوردستانە تا چەند گرنگە کە نەوەی ئێستا بیخوێنێتەوە و خۆی ئامادە بکات چکە ڕێگایکی دوور و درێژی لە بەردەمە بۆ ئەوەی قسەیەک نەبێ هەر لێرە بیکەین و بچینە لە ستۆدیۆ بچینە دەرەوەی بۆ خودی خۆم زۆ بە گرنگی ئەزانم ئەم ڕۆمانە بۆ نەوەیەک نووسراوە کە دەشێت هێشتا لەدایک نەبوو بێ و دەشێت ئێستا تەمەنی 2-3 ساڵێک بێت من گرنگیکی زۆر بە گەنج ئەدەم گەنج ئەتوانێت ئایندەی ئێمە بگۆڕێت گەنج ئەوەی ئێمە ڕزگار ئەکات پیرەکانمان دین لەگەڵ ڕێزمدا بۆیان پیرەکان دەشێت بەرنامەدا ڕێژیشیان کردبێ هەنگاوێکیان نابێ بەڵام گەنجەکانن لە ئایندەدا ئێمە سربەخۆ دەکەن من لە 2017دا کاتێکا بۆتان تەحسین پەیوەندیکی پێوە کردم داوای لێ کردم بنووسم من نووسەرێ بۆم دەستبەرداری هەموو شت ببوو پێم خۆش بوو من و بۆتان یەکتریمان ناناسی ئێوارەیە کەسێک تەلەفۆنم بۆ کاو خۆیم پێ ناسێن ئەڵێ من داواکەم تۆ بنووسیم بەڵێ باش لە دوای 3 مانگ بەش یەکەمی خەندەی بەردمدایە هەڵسوڕێنەری نووسینی خەندەی بەرد بەدەر لەوەی کاک بۆتان بوو بەڵام خودی سەرۆک بارزانیش بوو بۆ کاتێک من لە ڕێگەی میدیاوە گوێم لە سەرۆک بارزانیە بێ ئەڵێ من بۆ ئەوە لە دایک بووم کە کورد بکەمە خاوەنی دەوڵەت هەموو یەکێک لە ئێمە بۆ ئەوە لە دایک بۆ کە کورد بکاتە خاوەنی دەوڵەت ئەمە پاڵ نەرە ئەمە هەڵسوڕێنەرە ئەمە بۆ من شۆکێک بوو کە منیش بۆ ئەوە لە دایک بووم ببم بە کورد بکەمە خاوەنی دەوڵەت کەسێک هەیە هاوڕایە لەگەڵ من کاتە منیش ئەەکەم ئەگەر بێت و ئێمە هەمومان ئەم دیدەی کە تێماندایە لە پێشینەی منداڵیدا هیچ کوردێک نییە لە پێشینەی منداڵیدا تووڕە نەبوو بێ لە دوژمن پێشمەرگەی خۆش نەویستی بێ شۆڕشی خۆش نەویستی نیشتمانی خۆی خۆش نەویستی بێ بەڵام بە پرۆسەی بە کۆمەڵێک پرۆسی دەرونیدا تێپەڕیوە و شێوێنراوە لە ئایندەدا وەکو گەنجێک نەفرەت لە نیشتیمانەکەیەکە بەڵام گەڕینەوە بە پێشینەی منداڵی ئێمە لە منداڵیدا هەمومان قارەمان هەمومان پاڵەوان بین هەمومان پێشمەرگە بووین هەمومان بۆ لەدایک بووین کە کورد بکەینە خاوەنی دەوڵەت جیاوازی نێوان گەنجێک و بۆن منە سەرۆک بارزانی لەوەدایە کە ئەو بە درێژایی ئەو هەموو ساڵە دەستبەرداری ئەو خەونە نەبووە لێرەدا تۆ بتێ و نەتەوێ وێڕای هەموو ململانیە سیاسی و بیر و بۆ چوونە جیاوازەکانی کە ئێمە لە ناو یەکتریدا دژ بە یەکتری هەڵ ئەسوڕێنێ بتێ و نەتەوێ لێرەدا سەرۆک بارزانی ئیدۆڵێکە کە
خەڵک ڕائەچڵەکێنە بۆی بەڵێ منیش بۆ لەدایک بووم بە خاوەنی دەوڵەت هەموو سینە سەر سندۆکانی دەنگان و دەنگ بۆ سەر بەخۆی دەدەیت. مامۆستا سێ بەرگی کتێبەکەت ڕۆمانەکەت وڵاو بۆتەوە وایە؟ بەڵێ هەر بەرگێک و جیاوازە لەوەی تر و چلینکێک لەکتریان دەبەستێتەوە چۆنە بابەتەکە؟ سێ چیرۆکی جیاوازن یان تەواوکەر یەکترین؟ لە ڕاستیدا خەندەی بەر ڕۆمانێکی کراوەیە ئەگەر منیش بمرم یا دەستبەرداری نووسینی بم بەڕێزت لە ئایندەدا ئەتوانی بەردەوامی پێ بدێ بنووسیت هەر نووسەرێکی تر ئەتوانێت بەردەوامی بە خەندەی بەر بدات و بنووسێت بۆ مەرجی کە کۆتایی ڕۆمانەکە هەمیشە بە کراوی بهێڵێتەوە. بەشی یەکەم ئەتوانم بڵێم لە ڕووی زانستیەوە چەمکی زۆر قوڵی تێدایە. خەندەی بەرد بەشێکە لە بیۆگرافی ژیانی خۆم و پێشنیازکردنی ئایدیایەک بیرێک کە لە ڕێگەی ئەم بیرەوە ئێمە بتوانین بگەین بە ئایندا. سەرەتایەکی هەیە لەم سەرەتایەدەوە قۆناغ بە دوای قۆناغ ئەگەینە ئەو ئاستەی کە تێ بگەین ئێمە لە ئایندەدا لە ساڵی 2050دا بەشی یەکەم لە 2050دا دەست پێ دەکا. بۆچی 2050 ئەمە تێڕوانینێکی منە لە 2050دا ئێمە ئەگەین بەو دیدەی کە ئەو گەنجی کە پێ ئەگات لە ئایندەدا گەنجێکە خاوەنی تێڕوانینێکی زانستی بەهێزە لە ڕێگەی ئەو زانستەوە ئێمە ڕزگار ئەکات لە ڕێگەی ئەو زانستەوە نیشتیمانیشمان ئەپارێزێت. لە قۆناغەکانی دیکەی تردا بنمونە لە ساڵی 2074ەوە گرۆیەک لە ئایندەوە ئەگەڕێنەوە بۆ مێژوو بۆ چاکردنی هەندێک هەڵە. ئەمە وەکو فەنتازیایەک بەڵام لە ڕووی زانستی فیسیکەوە من بنیادنانی تیۆریەکانم هەموو لەسەر بنەمایکی زانستیانە پێشکەش کردووە کە سەفەر بەکاتدا جێگەی ڕوودانە. واتە من لە ئایندەدا هێندە باوەڕم بە گەنجی ئایندە هەیە کە ئەقلی بگاتە ئەو ئاستی توانای سەفەری بە کاتدا هەبێ. ئێمە لە ئایندەوە ئەگەڕێنەوە بۆ مێژوو بۆ چاکردنی هەندێک هەڵە کە تێماندا دیسانەوە لە ڕابردووەوە لە مێژووە ئەگەڕێنەوە بۆ ئایندە. واتە لە بەشی دووەوە هەتا بەشەکانی دیکەی تر سەفەر بەکاتدا بەردەوامیەکی ژیانی ناو ڕۆمانەکەیە گەڕانەوە بۆ مێژوو لە مێژوو هاتنەوە بۆ ئایندە. کاکفۆڵا لە ناو ڕۆمانەکە لەو سێبەرگە ئاماژت بۆ کردووەکەم بۆ نمونەوەکو ئێستا باسێکی لە 2050 ئێمە ئەگەینە ئەو سربەخۆیی کە ئەمانەوێت ئەو گەنجانە هەن ئەم بۆکو نووسی و چکاڵی پشت بە بنەمایەکی زانستی ئەبەستم بۆ ئەوەی کە یەکێکی وەکو ئێمە من نازام ڕەنگە نەمێنم تا ئەو کاتە بەڵام کەسێک کە ئەمێنێت و ئەی خوێنێتەوە لەم سەردەمە بۆ سەردەمە ئەگا بەوەی کە باست کردووە تێدا باوەڕ ئەەکەم بەڵێ لە بەشی دۆمە ئێمە گەیشتوونەتە 2074 لە 2074دا با بینینە بەردەمی خۆمان ئەمڕۆ هەموو جیهان تەماشای ئیسرائیل ئەکاو بە دەوڵەتێکی زۆر شکێنەر و فاشی ناوی دەبات. من وای نابینم ئەم نەتەوەی لە سەردەمی فێرعەونەوە زۆرداری بەرام بەر ئەکرێت و ئەشکێنرێ و ئەسووتێنرێ و ئەکوژرێت و هەموو جیهانیش تەقەی سەری دێت. ئیسرائیل ئەمڕۆ گەیشتووە بەو ئاستەی هەموو شتێک بکات لە پێناوی مانەوەی خۆیدا لە پێناوی مانەوە لە ژیاندا و ڕێگە نەدا هیچ کەسێک جارێکی دیکەی تر بیچەوسێندا. ئەمە دیدی منیشە لە خەندەی بەردا لە ئایندەدا واتە گەنجی ئایندە ئامادەیە سنوور ببەزێنێت لە پێناوی پاراستنی کوردە. بۆ نمونە لە ئایندەدا ئەو نەوەی کە ئایندە ئەبا بەڕێوە ئامادەیە لە ڕێگەی ڤیرۆسێکەوە دراوسێ داگیرکارەکانی لە ناو بەرێت. ئەمە پراکتیزەکردنی ویستی هێزە لە سروشتیشدا هەمان شێوە ویستی هێز لە هەموو شوێنێکدا دەبینی. ئێمە ئاوەڕ بینەوە لە پڕ واشەیەک هەڵۆیەک پەلاماری باڵندەیەک ئەدا و ئەیا بە زەویدا باڵندەکە ئاوەڕێیا تۆست تەماشایەکە باوەڕەکەی هەڵۆکە بەزەی پێدا دێتەوە کە چنگەکانی لێ دەربدا کە نەیخوات نەخێر ئەو تەقەی سەری دێت بە زیندوێتی خوات. واتە ئێمەی کورد لە ئایندەدا نابێت ڕێگە بدەین کەس بە زیندوێتی بماخوا بەڵکو بە پێچەوانەوە ئێمە ئەوان بخۆین
دەبێ بمبەخشیت بیرۆکەت ڕادیکاڵە بەڵام ئەمە ڕالیتێتە باش مامۆستا لە ڕۆمانەکەی بەڕێزت ئەوەی کە لەسرم خوێندەوە بەر لەوەی کە بەڕێزت میێوانبی هەندێک شتمان لەسەر خوێندەوە بابەتی نەتەوەیی و متمانەبوون بە کوردایەتی تێیدا زاڵە و متمانێکی زۆرت بە کوردبوونێ ئەم متمانە لە چی سەرچاوی گرتو ئەمە تەنیا بابەتێکی سۆزداریە تۆ وەکو کوردێک هەتە بەرامبەر نەتەوەکەت یان پێ دوایە ئەمە بابەتێکی واقعە من لە 100% بە بابەتێکی ڕالیستی زانم بۆ ئەگەر ئێمە بە چاویلکێکەوە بە کۆمەڵگەی کوردیدا بگەڕێن خاوەنی ئەو هەموو گەنجە جوانین کە خاوەنی ئەقلێکی جوانە ئەوانە تەنها پێویستیان بەوانەیە بەو کەسانەیە کە بیان دۆزنەوە و دەریان بهێن بچنە سەر ڕێچکەی خۆیان من ستایشێکی زۆری کاک ئازاد جوندیانی دەکەم یەکێکە لەو مرۆڤانەی کە لە کۆمەڵگەدا هەمیشە بە چاویلکەیەکی وردەوە بە کۆمەڵگەدا ئەگەڕێ هەرچی گەنجە کۆیان ئەکاتەوە ئەیان خاتە سەر ڕێیە واتە ئەگەر ژمارەی ئازاد جوندیانیەکان لە کۆمەڵگەی ئێمەدا زیاد بن ئێمە خاوەنی ئەو هەموو گەنجین توانای بەرهەمێنانیان هەیە توانایشی عقلی فیزیکی باشیان هەیە توانایشی عقلی تەکنەلۆژیای باشیان هەیە ئەمە ئەگەر دەستگایە ئینستیتوتێک هەبێ کۆیان بکاتەوە لە شوێنێک بودجەیەکیان بۆ دابین بکات بڵێ فەرموو ئەمە شوێنی ئێوەی و ئیش بکەن من دڵنیام لە ئایندەدا ئیدی لە ئەمریکا و لە وڵاتانی دیکەی تر ناپاڕێنەوە دووربینێکی شەومان بەرێ بۆی بتوانین خۆمان پارێزین ڕاکێتێکمان بەرێ کە بتوانین بەرگری لە خۆمانی پێ بکەین ئەگەر هات و دراوسەکەمان بۆمبە بارانی کردین ئێمە لە ئاسمانە ڕاکێتەکان بتەقین کۆمەڵی گەنجمانەی ئەوان خۆیان ئەوانە بەردەمدا من ئەمە دیدێکی ڕالیستیە خەون نییە خەیاڵیش نییە وێ ڕای خەون و خەیاڵەکە من بەشێکە لە ژیانم بەڵام هەمانە تەنها پێویستمان بۆوانەیە بیان خینە سەر ڕێی خۆیان زۆر چاکە کاک وڵاوەکو دوا پرسیارمێ بزانم کەی بەرگی چوارەم ئەکەوێتە بەردەستی خوێنەرە ئەوەی کێکە لە کێشەکان من لە میانی ئەو چەند ساڵی ڕابردا هەرچیەکەم چاپ کردبێ لە زەرە زیاتریش قازانجێکم لێ نەکردووە بەداخەوە ینی مۆنۆپۆلکردنی چاپ لە کوردستاندا وا لە نووسەر ئەکا بێزار بێ ئارەزووی نووسینیشی نەمێنێت بەڵام ئەگەر ئەمڕۆ گەنجێکی باش مرۆڤێکی باش بەرەو ڕوون بێتەوە پلانێکدا بنێن لە دووسێ مانگی ئایندا مەخەندەی بەردی چوارەکەمە بازارەوە باش مامۆستا پۆڵا سعید نووسەر و ڕۆمان و زۆر سپاس بۆ تۆ گەلێک سپاس بۆ قوربان زۆر سپاس بۆ بانگێشتکردنتان